services for the aging because Shah says it's important that VR is paired with a guided discussion and reflection. I am your brain. To process what the users experienced so they know how to put into action what they've learned. Elizabeth Lee, VOA News, Los Angeles. جدنگ امریکا ل واشنطن پایتختم خلک نویا برنامه کرد کنکشن یا آوای کی زندی لسر کانال NRT و پلتفرم دنگ امریکا تی بلاف کرن جوا بینر هجرا پیشکش دکن سلاو رزه من صالح دمیجر لای منی شوای هیرو زنگنام کاتتان باش لم برنامه دا چندین بابتان پیشکش دکرێت لەوانەدا مشتومڕ لە ئەمریکا لەسەر سنووردارکردنی یاسای چەکاڵگرتن سیاسەتەکانی ئەمریکا لە مەڕچین و کێشەی کەمبوونی شیری وشکی منداڵان. سەرۆک جۆ بایدن ڕۆژی شەمە لە زانکۆی دلەوەر کە خۆی دەرچووی ئەو زانکۆیە بە دەرچوانی زانکۆی گوت ئێستا کاتی ئێوەیە لە کاتێکدا کە هانی گەنجەکانی ئەمریکایدا یارمەتی وڵاتەکە بدەن بەردەوام بن لەسەر پرینسیپەکانی. لە دەمی وتارەکەیدا بۆ زیاتر لە 6,000 دەرچوانی ئەو زانکۆیە بایدن دڵگرانی دەربڕی لە مەرگدا بەشبوون و ڕق و کینە لە وڵاتەدا. سەرۆک بایدن بە دەرچوانی گوت بیرتان بمێنێت کە دیموکراسی کارێکی مرۆییە ئەو گوتی ئێمە زۆر شتی باش دەکەین بەڵام هەندێک جار کەم و کورتیمان هەیە ئەمە ڕاستیەکەیە لە ژیانماندا لە ژیانی وڵاتەکەدا سەرڕای ئەوەش دیموکراسی وا دەکات پێشکەوتنەکان ئەنجام بدرێن پێشکەوتنیش لە کاتێکدا دەبێت کە ئێمە وەکو دوژمن نەڕوانینە یەکتر بەڵکو وەکو دراوسێ لە یەکتر بڕوانین. سەرۆک بایدن هەروەها باسی لە ڕەشەکوژیەکەی ئەم دوایانەی قوتابخانەیەکی سەرەتایی شاری یۆڤالدی تێکساس کرد کە تیایدا 19 منداڵ و 2 مامۆستا گیانیان لەدەستدا و هێرشەکەی 14 مانگی 5 کە بەهۆی هێرشێکی نژادپەرستی لە قەڵەم دراوە بەهۆیەوە 10 کەس لە بازاڕێکی شاری بەفەڵۆی نیویۆرک کوژران. روجا شەمیە ڕۆث ویتفیلد یا 86 ساڵی و داویترین قوربانین عێریشا نژادپەرستا چەکدار لەسەر بازارەکە بۆفالۆیە هاتە بناخکردن و بناخکردنا wê بۆ بانگێکê ji بۆ bidawîanîna nefret û tundiyê. Cîgira Serokê Amerîka Kamala Harris lê dêra Mount Olive Baptist ya Buffaloyê axaftineke şînê pêşkêş kir û got ku ew demeke ku hemî mirovên baş rawestin lê dijî êrişên ku hatine kirin li bazara Tops Friendly li dibistana seretayiya Rab li Texasê û gulebaranên din. Whitfield roja 14 gulanê di hundirê bazara Tops Friendly de bû piştî ku çûbû serdana mêrê xwe yê 68 salî dema çekdarekî 18 salî ji hêla polîs ve wekû Python Gendron tê nasîn gulebaran kir. Wî 13 kes di êrişa ku rayedarên federalî wekû sûcê nefretê lêkolîn dikin de gulebaran kirin. گەورەترین ڕێکخراوی چەکی ئەمریکا ڕۆژی هەینی لە تێکساس کۆنگرێکی ساڵانەی خۆی ئەنجامدا. شوێنی کۆنگرەکە کەمتر لە 500 کیلۆمتر لەو قوتابخانە سەرەتاییەوە دوورە کە تەنها چەند ڕۆژێک پێشتر 19 منداڵ و 2 مامۆستایان لەلایەن چەکدارێکی تەمەن 18 ساڵەوە بە چەکی ئۆتۆماتیکی کوژران. ئەمە بریتیە لە کۆنفرانسی ساڵانەی ڕێکخراوی نیشتیمانی چەک لە ئەمریکا کە ڕۆژی هەینی لە ویلایەتی تەکساس دەستی پێکرد و پێشبینی دەکرێت زیاتر لە 50,000 ئەندام بەشدار بن تێیدا. دوای تەقەکردنەکەی سێشەممەی ڕابردوو لە قوتابخانەیەکی سەرەتایی کە بووە هۆی کوشتنی 19 خوێندکار و 2 مامۆستا ڕێکخراوەکە ڕوبەڕووی ڕخنەی تۆن بۆتەوە بەهۆی ڕۆڵی لە بڵاوکردنەوەی چەک لە ئەمریکادا. بەرپرسانی ڕێکخراوەکە ئیدانەی ڕووداوەکەیان کرد بەڵام ئامادە نەبوون کۆنفرانسەکە دوا بخەن. ئێمە لەگەڵ هاوڵاتیان و ئەمریکاداین بۆ نزاکردن. ئەندامانی ئێمە دایک و باوکن. ئێمە کوڕ و کچ و خۆشەویستمان هەن. تراژیدیای لەم شێوەیە دڵ ئەهەژێنێت و ئازاری لە ڕادەبەدەر دروست دەکات کە خەڵکانێکی زۆر ئێستا پێیدا تێدەپەڕن. ئەمە ڕاز نییە، نابێت هەرگیز ڕووبداتەوە. دوای ڕەشەکوژیەکەی قوتابخانەی سەرەتایی شاری یوڤالدی سەرۆک بایدن داوای کرد یاساکانی چەکتونتر بکرێن بۆ ڕێگەگرتن لە ڕووداوێکی تری هاوشێوە. ئەم کۆمپانیا بەرهەمهێنەرانەی چەک بۆ ماوەی 2 دەیە بە توندی خەریکی بازار دروستکردن بۆ چەکی هێرشکار کە قازانجێکی زۆریان بۆ دەسەبەرەکات
بۆ خاتری خوا پێویستە ئازایەتی ئەومان هەبێت کە بەڕووی ئەم پیشەسازیە بوەستینەوە. سەرۆکی پێشووی ئەمریکا دۆناڵد ترامپ کە بەشداری کۆنفرانسەکە بوو ڕخنەی لە هەڵوێستەکەی بایدن گرت. ئەو شێوازی قسەکردە وڵات دابش دەکات و ترسناکە لە هەمووی گرنگتر هەڵەیە جێگەی نابێتەوە لە سیاسەتی ئەمریکادا وەک هەمیشە دوای ڕوودانی تراژیدای لەو شێوەیە ئەو سیاسەت و ڕەشەنانەی کە چەپەکان داوایان دەکەن هیچ ڕۆڵێکیان نابێت لە ڕێگەگرتن لەو ڕووداوە تۆقێنەرەی کە ڕوویدا. یەکێک لەو یاسایانەی کە ئێستا وتوێژی لەسەر دەکرێت بۆ سنووردارکردنی چەک بریتیە لە دووبارە قەدەغەکردنەوەی جۆرەکانی چەکی هێرش بردن. بۆ نمونە ئەو چەکەی کە لە قوتابخانەکەی شاری یوڤالدی بەکارهات. تێد کروس سیناتۆری کۆماری لە ویلایەتی تەکساس دیموکراتەکانی بەوە تۆمەتبار کرد کە گوایە ڕووداوەکانی تەقەکردن دەخۆزنەوە بۆ بەرژەوەندی سیاسی. زۆر ئاسانترە کە هێرش بکەیتە سەر نەیارە سیاسیەکان و داوا بکەیت کە هاوڵاتیانی بەرپرسیار دەستبەرداری مافە دەستوریەکانیان ببن لە بەری ئەوەی کە لێکۆڵێنەوە بکەیت لەسەر ئەو نەخۆشیە کەلتوریانەی کە دەبنە هۆی سەرهەڵدانی ڕووداوی پێیزەوان. لە دەرەوەی ئەو هۆڵی کە کۆنفرانسەکەی تێدا بەڕێوە چوو چەندین ڕێکخرا و چالاکوان ناڕزاییان دەربڕی. هەز بە سوکایەتی دەکەم کە دەرگای شارەکەمان کردوتەوە بە خێراتنی ئەو خەڵکانە دەکەین کە پارە دابین دەکەن بۆ بەرەمهێنەرانی چەک و ئەو سیاسیانەی کە زیاتر خۆیان بە قەرزارداری ئەوان دەزانن نەک ئێمە. لە کۆنفرانسەکەی ڕێکخراوی نیشتیمانی چەک هەزاران جۆری چەک و تەقەمەنی نمایش دەکرێن. لە هەمان کاتدا تاوتۆی ڕێوشوێنەکان دەکرێت بۆ سەرخستنی ئەو کاندیدە سیاسیانەی کە پشگیری لە مافی بەکارهێنانی چەک دەکەن. بۆ سکات ستێرن لە هیوستن، ڕێکار حسێن، دەنگی ئەمریکا. خەڵکی باژارێ یوڤالدیە تێکساسێ هێنجی بە ئەنجاما گۆلەبارانە ڕۆژە سێشەمێ کۆ 19 خوێندەکارین زارۆک و 2 مامۆستای کوشتنرە ڕوو دمینن. مایک ئۆسەلڤن یە دەنگی ئەمریکا ڕادگەهینە کۆ جیران دێر و ڕێخستنên خێرخوازیە دە ئێشا مالباتên قوربانیاندا دبن ئالیکار. مامۆستایەکە خواندنگەها ڕاپیە سەرەتاییە خەمبارەش بەشدەستدانا خوێندکارن خۆ کو هەمی بووینە قوربانیên هێرشێکە تەقەکردنە ژلای چەکدارێکی گەنج بە هەم هەواڵ و هەم خەلکی بیانی سەرسەخیە لێدگەن دیگەل واندا قەشەیە کەنیسێ یا گوتبەرێدا ئەندامên وێجی ژیانە خوش دەستدا بوون. باندۆر li sê malbatan bûn di vê komkujiyê de sê zarok mirin û em gelek pê diêşin. Wî got baweriya wan û cîranên wan divê karestatê de harî wan dikin. Wevî zelamî de vê teqekirina bêwate da neviye xweş dest da. Dîsan heval û kesên biyanî piştgiriyê didin wan digel wan de qeşeyeka ci San Antonio. Çi gotin nînin bêjîne kesê ev e gelek ya biêşe û gelek bixeme. Çend peyamên dil aramker û xwarin ji lay xêrxwaziya World Central Kitchen ve têne pêşkêşkirin ku seredana wan cihatgen yên karesadên komalgehê lerî den. Wefsayên aramker û yên çareseriyê ji wîlayetên dîînayne ji her du rêkxistinên xêrxwaziyê Kenîseya Lawrence û Crisis Response Canines. Efsaya seredana birîndarên nexweşxaneyan her wisa harîkariyê li her cihekê pêdivî bîdgen. Sayên me aramiyê dabîn dikin û harî mirovan dike da ku fişara wan ya xînê bête xwarê û ew bo mirovan weke çareseriyeka derûnî ne dema ku ew di nav nexweşiyeke mezin a bi vî rengî derbas dibin. Ev mamostaya ji peymangeha zimaniya Wezareta Berevaniyê li bingeha hêzên asmaniya Lakeland e ku harîkariya serbazên biyanî dikin bû başkirina îngilîziya xwe. Xwendekarên wê navneteweyî daxwaz jê kir ku bihêne vêrê. Wan tenê divêt peyamekê bigehînin ku ew tigel bajarê Yuwaldî ne û sersaxiyê lê dikin û beşdarî xema wan dibin. Hemî piştgiriya xwe tene wan malbatên xuşbeviyên xweş destdayîn û beşdarî xema wan bin. سەبارەت بە مشتومڕەکانی ئەمریکا لەسەر پرسی توندکردنی یاسای چەک دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح. بەڵێن ئەم کاتت باش ماندوو نەبیت؟ سپاس. بەڵێن هەر لە پاش تەقەکردنە هەڕەمەکیەکەی ئەم دواییانە لە ئەمریکا جارێکی تر بابەتی توندکردنی یاسای چەک هاتۆتەوە بەرباس. سەرۆک بایدنیش لە میانەی وتارەکەی دوێنێ لە زانکۆی دێلەوەر جارێکی تر باسی لەوە کردەوە. دەزانینم بابەتە بابەتێکی هەستیارە لە ئەمریکا و ئایا ئەندامانی کۆنگرێس لەم بارەیەوە چیەڵێن؟ هێرۆ یەکەم خەڵکە گرنگە ڕاستە
دیموکراتەکان لە ئێستادا زۆرینەیەکی سادەن لە ناو سیناتی ئەمریکادا، بەڵام بیرمان نەچێتەوە بۆ پەسەندکردنی ئەو بەرنووس و یا ئەو پێشنیازانەی کە دەکرێن لە سیناتدا پێویست بە 60 دەنگ هەیە. ئەڵبەتە واتە دەدەنگی زیاتر لەوەی کە دیموکراتەکان هەیەە. ئەمەش کارێکە ینی بە ئەستەمدا دەنرێ بخۆ دەزانی جیاوازیەکە ئێجگار زۆرە. ینی هەر لەم چەند ڕۆژەی ڕابردوودا چەک شومەر سەرۆکی زۆرینەی دیموکراتەکان لە سیناتدا گوتی ئەتوانین بکەین بەڵام ناکرێ. ئەمە وەک ئاماژەیەک بە کۆماریەکان کە ئۆپۆزیسیۆنن. جیاوازیەکان ئێجگار قاڵبووتەوە. کۆماریەکان هەر قسەکردنێکی دیموکراتەکان لەسەر ئەم بابەتە دەبنەوە دەڵێن ئەمە ڕەهەندی سیاسی هەیە، مەبەستی سیاسی لە پشتەوەیە. هەر بۆیشە ئێستا دەبینین زۆرێک لە ڕێبەرانی دیموکرات ینی جەختێکی زۆر دەکەنەوە بۆ هەڵبژاردنەکانی میدتێرم دەنگدەر چەند بتوانێت بچێت دەنگ بدا بۆی دیموکراتەکان ببن بە زۆرینەیەکی ڕەها لە سیناتدا و بتوانن ئەم بەرنووسانە تێپەڕێنن. بەڵێن لە ڕۆژی هەینی ڕێکخراوی نیشتیمانی چەک کۆنفرانسی خۆی لە تێکساس، کۆنفرانسی ساڵانی خۆی لە تێکساس بەڕێوە برد و هەمان ئەو ویلایەتەی کە چەند ڕۆژێک پێش ئەوە بەهۆی تەقەکردنە هەڕەمەکێکە لە خوێندنگایەکی سەرەتایی 19 منداڵ و 2 مامۆستای تێدا کوژرا. دەکرێت پێمان بڵێ کاردانەوەی خەڵک لەسەر ئەم کۆنفرانسە چۆن بوو؟ کاردانەوەکە لە مەشیاندا لە ناو خەڵکدا دوو بەش بوو، بەشێکیان پشتیوانیان لە کۆنفرانسەکە دەکرد و ڕێژەیەکی زۆری بەشداربووانی ژەبوو. ئالەو کاتەدا وەکتۆ ئاماژە و پێکرد کە ڕووداوێکی زۆر دڵتەزیێن لە ناوستانی تەکساسدا ڕوودەدا و ڕێکخراوی نیشتیمانی چەک دەچێت کۆنفرانسەکەشی لەوێ دەکا. ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی ئەمریکا بە سەرۆکی پێشووی ئەمریکاشەوە داناڵد ترامپ بەشداری کرد لەو کۆنفرانسەدا. بەڵام لەگەڵ ئەوەشدا کاردانەوەی نەرێنیش زۆر بوو بەرامبەر بە کۆنفرانسەکە. ئەو خۆپیشاندانانەی لە شارەکان و لە چواردەوری کۆنفرانسەکە دەکرا، وتارەکانی میدیای ئەمریکا گلەی و گازەندەی دیموکراتەکان لەوەی کە لەم کاتەدا نەدەبواە ئەو کۆنفرانسە بکرایە. ئەمەش جۆرە دابەشبوونێکی تری ناو ڕای گشتی ئەمریکا پیشانەدا لەسەر پرسی چەک. بەڵێن دواپرسیارم وەکو باز دەکەن دەڵێن ئەم ڕێکخراوی نیشتیمانی چەکە ڕۆڵێکی گرنگ دەبینێ لەوەی کە کێ ئەچێتە کۆنگرێس و کێ دەبن کێن ئەو کەسانی کە دەبن بە ئەندامی کۆنگرێس لەسەر ئەمە چی هەیە؟ ئەوە زۆر ڕاستە هێرۆ ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد ینی لای زۆر کەس وایە کە ڕێکخراوی نیشتیمانی چەک بڕیاردەرە لەوەی کە چێ دەچێتە کۆنگرێسەوە چێ دەبێتە ئەندامی کۆنگرێز یان نابێ. بەڵام لە ڕاستی داوانیە دوا بڕیار لە لای دەنگدەری ئەمریکاییە. دەنگدەری ئەمریکاییش لە ئێستادا هەروەکو پێشتر باسمان کرد جۆرێک لە دابەشبوونی پێوە دیارە. بەڵام دەشێت ئەم جۆرە ڕووداوانە ئەمەی تەکساس، ئەوەی بەفەڵۆ لە ستانی نیویۆرک و ڕووداوەکانی تریش ئەمانە هەمووی کاریگەریان هەبێت لەسەر دەنگدەری ئەمریکایی. ئەم ڕێکخراوە دەتوانێت پشتیوانی لە ئەندامێکی کۆنگرێس بکە بە تایبەتی ئەوانەی کە لەگەڵ هەبوونی چەکدان لەگەڵ خاوەنددارەتی چەکدان و وەک مافێکی دەستوری خۆیان تەماشای دەکەن. بەڵام ئەوەی کە بڕیاردەر بێ پێم وانییە وەکو عەرزم کردی بڕیاردەری دوایی دەنگدەری ئەمریکاییە. بەڵێن بێگومان هەروەکو ئاماژەت پێکرەمە بابەتێکی زۆر هەستیارە لە ئەمریکا و لە دەستوری ئەمریکادا مافی خاوەنددارێتی چەک بە هاوڵاتیانی ئەمریکا دراوە. سپاس دەکەین. بەڵێن سپاس بۆ تۆ. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. لە کاتێکدا کێشەی کەمبوونەوەی شیری وشکی مناڵان لە ئەمریکادا هەیە، بانکی شیری دایکیش دەڵێت لە سەرانسەری ئەمریکاوە داواکاریکی زۆر لەسەر شیری دایکان هەیە.
لە کاتێکدا ئەمریکا هەوڵی چڕ دەدات بۆ دابینکردنی خواستێکی گرنگ لەسەر شیری منداڵ کە لە سەرتاسەری وڵات بەرەو کەمبوونەوە چووە. بانکی شیری دایک کە کەوتوتە سەر دەریاچە گەورەکانی ڕۆژئاوای ئەمریکا و بنکەکەی لە ئیلینۆیە بەخشینێکی زۆری بەخۆبینیوە. بەپی ڕای شارەزای ئەو بوارە ڕێگایەک نییە پێشبینی ئەو گەشەکردنە بکەین کە لە دوای دەستپێکردنی کەمی شیری تۆزەوە بینیومانە. هەموو کەسێک دەزانێت کە دەتوانێت خوێن ببەخشێت بۆ ئەو خێزان و نەخۆشانەی کە پێویستیان پێیەتی. خوێنەکە دەچێتە لای وەرگرێک و جیاوازی لە ژیانی ئەو کەسەدا دروست دەکات. تا ئێستا زۆر کەس لەبارەی بژاردەی بانکی شیرەوە نازانن. ئەو دایکانەی شیری دایکیان لێ زیادە شیرەکەیان بەو بانکانە دەبەخشن بەو هیوایی یارمەتی ئەو دایک و باوکانە بدات کە لە کاتی کەمی شیری دایکدا پێویستیان پێیەتی. ئەم دایکە کە منداڵەکە یان زەمانگە یەکێکە لە بەخشەرەکان. ئەوە شتێکە کە دەتوانم بیکەم. دەزانم هەمومان بە دوای ڕێگایەکدا دەگەڕین کە ئێستا بتوانین یارمەتی کەسانی دیکە بدەین و سوپاس گوزارم کە دەتوانم بیکەم. ڕاگررتنی کۆمپانیای ئابود لابۆراتۆریس گەورە کۆمپانیای دروستکەری شیر لە هەفتەی مانجی دوودا و داخستنی کارخانەکەی لە مشیگان دوای لێکۆڵینەوەیەک هات کە ئیدارەی خۆراک و دەرمانی ئەمریکی پێهێستا بوون کە بۆ هۆکاری کەموکورتی زۆر لە شیری منداڵاندا لە مێژوونیەدا. بۆ وەڵامدانەوەی ئەوەش لە مانگەدا بایدن پشتی بە یاسایەک بەس کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی شەڕی سارد و پرۆسەکەشی ناوناوە فڵای فۆرموڵە بۆ دیاریکردنی شوێنی کەرەستەکان و ڕادەستکردنی. ئەمڕۆ لێرەم بۆ ئەوەی بەدایک و باوکم بڵێم ئێوە تەنیا نین. لە ماوەی ڕابردووی ئەم هەفتەیە لە ویلایەتی ڤێرجینیا خانمی یەکام دکتۆرە جیل بایدن پێشوازی کرد لە دووەمباری فریاگوزاری کە لە ئەوروپاوە گەیشت بوو. ئیدارەی بایدن هەوڵەدات ڕەفا بەتاڵەکان بە 1.5 ملیۆن قوتووی شیری تایبەت بە کۆرپەرە لە جۆری نەستەدا پڕ بکاتەوە. لە لای خۆشیەوە ڕۆبەرت تالیف کۆمسیار لە FDA بەڕێوەبەری خواردن و دەرمان لە ئەمریکا لەم هەفتەیەدا بە یاسادانەرانی ڕاگەاندووە تا مانجی تەمووز دەخایەنێت پێش ئەوەی ڕەفەکانی فرۆشگاکان لەسەر تاسەری وڵاتدا پڕ بکرێتەوە لە کاتێکدا کارگەی ئابۆت بڕیارە دووبارە دەست بە کارەکانی بکاتەوە. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنجی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. سەرۆکی ترکیە ڕەجەب تایب ئەردوغان سۆزدایە کۆ ملیۆنێک پەنابەرین سووری ڤەگەرینە لە دەمێکێدا کۆ لە ترکیە دژمناهیەک لە دژی پەنابەران زێدە دەبە. هەبوونا پەنابەران لە وەر ji بۆ ئەردوغان بەرپرسیارiyeke سیاسیە لێ وەکۆ دۆریان جۆنز ji ئەستەمبولê ڕادگهینە plana wî ya ji bo vegerandina penaberên rastî rexneyan tê. نزیکی 4 میلیۆن پەنابەرên سووری نوکەل تورکیەنە ji ber şerê demdirêjê welatê xwe revîne. نوکە سەرۆکê Tirkiye Recep Tayyip Erdogan dibêjît ku hikûmeta wî dê nêzîkî milyoneka penaberên Sûrî bixwebexşane vegerînteve Sûriya û sûza drûstkirina 10,000 malên nîv detê û dibêjît deve derfeteka jiyanekanî bi wan dabîn ket û dê wî xelkê Sûrî vegerînteve ewan herêmên ku dibin desthelata leşkerê Tirkiye û serhildayên Sûrî dane dîrî hêzên hikûmeta Sûriya. Lê grûpên penaberan hoşyariyê din ku li her cihekî li Sûriyê de ew lehîkê me. Li ba me girtinên û revandina bi zorê hene û kuştina nerevayî. Bi giştî lewazî di evlehiya me de heye. Dema ku kuştina bi nîşan hebe, wê demê gava mirov ji malên xwe derdikevin, ev nema dizanin wê vegerin malên xwe yan ne û ev tişt li her derê Sûriye tê dubare kirin, bê ciyawazî ka kîjan partî desthilatdariyê li vê derê dike. Erdogan dikevîte bin fişarê ji ber destpêkirina vegerandina milyonehan penaberan ji Tirkiya. Rapirsî wê pêşînyar dikin ku dê ev yeke nerazîbûneka giştî li dijî wî zêde ket. The 61% that agrees or definitely agrees with the fact that a more tougher stance should be. 61 ji sedî
evên ku gelvê yekîne ku divê helvestek dijwartir li hember penaberên Sûrî bihê girtin, rasterast ji ber nûçeyên neyînîne ku penaberên Sûrî bi tawanan ve girê didin. û ji ber têkçûna aborî, ez bêjim ku penaberên Sûrî an jî pirsgirêka penaberan dibe mijareka germtir ku hestên mirovan nahên kontrolkirin. Li sala borî çend hêrişgeran hêriş kire ser herêmekê li Enqere, cihê ku hijmareka zûriya penaberan têda dijîn. Parça vîdyoyek belav bû ku têda Tirkiya perîşan nîşan dide demek ku Ereb welatî birêvet ben û mîdya civakî tijî bibû ji hestên dijî penaberan. Berî helbijartinên serokatiyên sala bihêt, bahrapitiriya partiyên opozîsyon daxwaza vegerandina penaberan dikin. بێگومان ئەوێ ببتە یەک ji mijarên serekeyên helmetên siyasî helbijartinan û ev yek ji xalên herê lawazên hikûmetê ye helbet li gel qeyrana aborî lê partiyên rikeberiyê wê gelek bikar bînin. Nûkiya hêzên ewlekariyên Tirkiya bi şêweyekî rûtînî li wan kesan digeran yên ku iddia dikin ew penaberên yasayî ne û vedgerîne ve. Di heman demda penaber rastîzêdebûna snûrdarkirinan dibin da ku wan vegerîne ve Sûriyê. Lê çend şîrovekar hişyariyê den ku fişarên bi vî rengî dibine egerê koçberiyeka diya penaberan bû beref Ewropa ve. ئەگەر ئەو هەست بکن ئەو درەوشەکە دجوار دەنە وەکو گۆ دناو بەرازنار و جهێکی دجوار دە مانە bi taybetî jî dizanin got ew naxwazin vegerin Sûriye çûna ber bi Rojava ve dibe bijarta a bi tenê ya li ber destê Sûriyan gol deverekê bijîn bi rastî jiyaneke baş ewle û bextewar de bijîn. Digel milyonan kesên Sûrî ku çinamaya bibne mijareka jehrawiya siyasî li Tirkiyê digel nêzîkbûna helbijartinan, gelek ji penaberan berê xwe dene Ewropa. Rasta pêşwazîkirin li wan ya misûgernîne, lê bi tinê takerekeya derkeftinê ye. تەرمی سیاسەتمەداری کورد مامەد زەکی چەلەبی کە لە 17 مانگ لە شاری سلێمانی کوژرا لەناو گەماڕۆی هێزە ئەمنیەکان لە شاری وان بە خاکسپێردرا. عمەری عەبدێکە یەک ji kesayetên xuyaya bajarê Serêkaniyê ye niha ew tevî malbata xwe li bajarê Qamişlo bicî bûye. Piştî êrişa Tirkiye û çekdarên rêkberiya Sûriyeyên girêdayî wê di cotmeha 2019 de ew tevî malbata xwe ji neçarî derbiderî Qamişlo dibe. Dibêje sê caran nişte cihên Serêkaniyê ji malê xwe derketin. Hege Tirkiye operasyoneke nû pêk bîne dê trajîdiyeke nû bixware bîne holê. Serêkaniyê sê cara koçber bû millet. Yani niha gelek ragihandiye di car ne rast e, sê car. Cara yekemîn û Cebhetin Nusra 2012 da talê 11 da ketin bajîr şerê wan û hikûmetê teyareyê lê xist. Duê teyarê de dîsek civadgişî derket. Ev koçberiya sisiye yeka teyareyî yek awexta Cebhetin Nusra û êrişî ya pekê ya pecê kir koçberiya sisiye a nozdayî a ku dagirgeha Tirkiyê ketî îja ketûber hel derket û bû 3 sal hindik ma 3 salê wê biqedin kes ve negeriyayî. Birêz Evdikê di berdewamiya axaftina xwe de balê dikişîne ser rewşa nearamiya Serêkaniyê dijîr kontrola Tirkiyê de got ew sedema nevegera xelkê wê ye. Diyar dike got li bajarê Serêkaniyê Kurd nemane. Tenê beşeke biçûk ji niçecihên wê yên Ereb hene. Ew jî dijêr şert û mercên dijwar de weke derbiderên din yê dervayî wî bajarî dijîn. Serêkaniyê kesê ku niha têda jiyan dikin jiyanek gelek xerab e. Eman tinê tu qewlê wan biparêzê tinê qewna çetayî carna tiştê talan kirine ser talanê pev dikevin û kuştî jî darin her tişt wek pîdivî civakê tinene û kesê mayî nesek Serêkanî Serêkanî sedî sîtî nemayî jinek pêkhatî Ereb mane. Pêkhatî Ereb qismek derketin û ji xwe pêkhatî Xristiyan ve Kurd jî tê nemane yanî. Umer Evdikê bi bawerî destnîşan dike got Amerîka dikare di nêzîkbûna Kurdan û dewleta Tirk de roleke giring bilîze. Lê di heman demê de Birêz Evdikê bi gumane got Bakur û jilatê Sûriyê dipirsin pêşîn yên rêveberiya wî welatî de be.
ليه دبي هنكي أخلاق وقيم بي باند كن ديمقراطي براستي الفرخة دي باندورة كان به نهي دواسي هذا قلب بالنقاضة بعجقي ويج مسؤولية ديروكي نبهراستي به يعني هجایا بیرخستنه گوش سال 2016 و ترکیه سه اپراسیون لشکری لباکر رجلات سوریه پیکانینه یا هری داوی دو اکتبر 2019 ده جرناوی اپراسیونا قانیا آشتی گو ده انجام آویده هر دو باجارن سریکانی و گریسپی کنترل کر ده هفته یا وی داوی ده رایدارن ترکیه آمده کاریا انقرایش بو اپراسیون کنو لباکور سوریه رادگهینن نشته جهن قامشلو و بتایبتی کسین در بدری لوی دری دوی مترسیه ده نگو جاره کدن شرکی برفره الهرمی رو بده و باچهاوی لسر کردن سوریه پرگرام به زانا عمر دنگی امریکا قامشلو بینر هجام دعولی بورنت کن دیاره شاشیه که تکنیکی چیه بو اف راپورت پیامنیر ما زانا عمر بو هر وقت و تماشا کرد گریدای روشا پنابرین سریکانی لنافچه باکورو رجلات سوریه و گریدایی وی پلان ترکیه یا دسپیکرنا اپراسیونه که لشکری لباکورو رجلات سوریه ده راگهاندن ده دمکی دا که ترکیه هر وها پلان دکه میلیونه که پنابرین سوری وگرینه لسیزده نافچه باکور سوریه وان بجه بکه جبو اگاهی بهتر دوی درباره ده نا پیامنیر ما لقامش لوزانا عمر به مره یادم باش زانا گلو قامش لوجی دناف وان پلان ترکیه ده چه آلیه اپراسیونه و چه آلیه وگراندنا پنابرانده بله دم باش جخوا وگو اپراسیون تراغ هاندن وگو رایدان ترک سروک ترکیه جیویاد بیجب لسر دریجاهی سینور سوریه بقاس بکراهی 30 کیلومتران تیواتایا گو قامش لوجی دناف ده لگوری پیلانین وان لی تشتکی جدا دروجا ایرو یک شمی در کتولی گو دو بشف جوینه که ارتشا ترکیه لگل گروپین سوریه چکدار یب سروی و لکلیسی پیک هاتبو اف آگاهی روزنامه عربی جدید بلاف کر و جدرکی جوی ارتشا اجتماعی یب سر ترکیه و گوت او اپراسیون هاتی تأجیل کرن درنگ خستن مجی یکسر تکلیب به نوند راگهاندنا یپکی کر برپرسی راگهاندنا یپکی سیامد علیج بو متکس کرگو او وی یکی باور ناکن او تبی گو دوی هریمی ده لگوری پیمانا سودشی وکشیان لی هزین وان ده آمده باشی دمه داکو برسفا چه ایریشه که بدن هر حال زانن که شخواست که پرسید وی درباره ده که این ترکی باوا کی فرمی را نگاندی که وان او اپراسیون پاش وقت کریه یان جناف بریه اگر هاتو اپراسیون که وهابو روشا پنابران و هریمی چاو بام زانن بری د اپراسیون بری د خلکی بری خود علی قامش لوان دوران آن هاوی بری خو بدن کو جخوات يعني مترسيك برمزن دبي آلي ده هي جخوات 2019 ده دما تركيا ايريش كر بتري نزيكي 600,000 كاس كوجبر بونج جري سبي وسريكانيه بري خدان باجان دن وك حسكي وقامشلو لدي كامبان هاتنا بجيه كرن لحسكي دهنك دبستان هاتنا بجيه كرن وبحزاره المالبات جي ناف باجار دي وهجمارك جي بري خدان هريما كردستاني الور كوجبر بونه نها اف برستيكرن يعني قالوا وبري خو بدن كوفي جاري يعني تراجيديا كي برمزن بترسن جو جيام بكن نخاسم جو او بحصا 6 كيلومتر دكن يعني او سرانسري هريمن دفرين اولاي كردي يجو دكار اللي بيجين براستي تد ارمانجا وي اوبراسيون دي ودم يقدم بحصا 6 كيلومتر دبي وبدا بالي باشوري حسكي حتى او دفرجو شانين داعش برلي اكتيفن و بيش باشاروجا خو نزان انها اف در بدرجي وخلكن دفريجي شخوا برسا جرينج دفي دربر ده او زانا يعني دنافا في سي كيلومتري دا او كامبين بنابران ودناف دجي كامبين كو چکدارو و مالباتن داعش وتحوینن و چقاسی بکن بن باندورا و اپراسیونی گلو ریوبریا خسر و وان کامپان وگو هیزه جه کیدن و وان چکداران آزاد بکه یعنی چارنو سوان و چه به جخوا هگر ام بین بناف بکن یعنی ل هریما دیری که وقت نمونه کامپا روج هی گو نزیکی
بێتری ینی دەردۆرە 500 مالباتن ژژن و زارۆکن مالباتên داعشê yên hemwelatiyê Ewropî li wê derêne lê deverê bigiştî girtîgehên got nêzîkî 11,000 girtiyên Daişê got di şerê Baxûzê de xweradest kirbûn li wê de hene. Kampa Holê jî got dikeve navçeya Hesekê de ew hinekî dûrî wê armanca operasyonê lê yekser bandorê li ser wê jî dike. Bi rastî diveya de yani bêtirî xwe ev egera han ji ber wê yekê Hesedê dibêje got wê Daişê zindî bike ji ber got heger em 2019 bînin bîra xwe hewlên pir mezin yên revê ji wan girtîgeha çêbû ji ber got ew hinek girtîgeh êl qamişlo koçekdarên Daişê tê de bûn li rastî tobaranê vê jî hatin. Belê Zana Umer peyamêrê me ji Qamişlo gelek spas ji bo demate. ژمارەیەکی زۆری کورد لە سوید بەشدارێکی بەرچاویان لە نێو کای سیاسی وڵاتەدا هەیە. شکری دەمیر ئەندامێکی پارتی لیبرالی سویدیا لەو توێژێکدا لەگەڵ دەنگی ئەمریکا باز لە هەڵوێستی پارتەکەی لەسەر کورد و کۆمەڵگەی کوردی لە سوید دەکات. هاوکارمان دەخیلی شەمۆ لە بەڕێزدمیر دەپرسێت ئایا جیاوازی ئەم پارتە لەگەڵ پارتەکانی تر بۆ دۆزی کورد و کۆمەڵگەی کورد لە سوید چییە؟ بەڕێزدمیر بەم شێوەیە وەڵام دەداتەوە. پرسا گوتودکی پرسێکی ینی چاوا بێژم یعنی بۆ هەر ئینسانێکی لەگۆر بیر و باوریا خۆ و ئیدۆلۆژیا خۆ مرۆجیا خۆ لە پارتیان جودا دەگرێ لەگۆر ئیدۆلۆژیا گۆکا ئەو پارتی چ رێڤەنگ رێبەرتی هیچخۆ دەبینە ئەم ژێ وەک کورد وەک نەسلێ کورد جواتە کورد جێخۆ جودا پارتیان سوێدیا دەبینن بریارە گۆ من چما پارتیا لیبرال هەلبژارد لەبەر گۆ بیر و ڕامانا من سەر ئازادیا شخصی یعنی لیبرالیسمê heye yani kesek ji mir nebêje kazê bi çawa wêrûnim rabim fikirim bikim ya jî nekim ew ji bo min yani wateyekî gelekî pîroz e ji ber wisa jî min xwe nav liberala dîtiye lê di heman demî jî di partiya liberal partiyekî yek ji wan serekeyê got pirsa kurd tê de pirsekî giring û sentral e ji bo min jî ew tişt yani bavekî giringî min ji xwe dîtiye mercî wan çina ku yek bibe endamekî çalak di wê partiyê de Partiya Liberal yani wek îdeolojiya xwe jî yani partikê gelek vekiriye yani li gor karûbarên xwe li gor jêhatîbûna xwe herkes bawekî azad kare pêş bikeve di nav partiya me de gelek Kurd cê xwe dibînin û rê jî li ber Kurda vekiriye ne taybetî ji bo gotu Kurdî ya esil Kurdî ji bo her kesî yani civat ji bo her şexsî ew derî vekirî di partiya me de lê bi taybetî jî Kurdê me jî wê firsetê bawekî gelek baş xwandine û kar jî yani tev geriyane îro halê hazir yani di partiya me de yani ji parlamento heta ciyê lokal di şaredariya de Kurdê me di gelek asta de çalakin û kursiya pêş jî wergirtin. Başekekî şükrî civaka Kurd li vir çalak em dizanin ji birî ku endamên partiya hene endamên parleman hene gelkî çalak e. Dibêjî sedemê wê çina ku Kurd wesa çalak bin li Swîdê û bikevin ciyên giring di partiyê de û heta di parleman de. Keko ana welatên got em jê hatine yani çi Tirkiye, İran, Iraq, Sûriye be hege ew welat û hukmdariyên wî welatê Kurdan bi azadî bihêştana menê wê tişek got em xizmeta ji bo wan welatên Ewropa û dikin menê ji bo wan welata jî bikran kêmasiya wan welatan ew ê gorê nadin civata Kurd xwe bidin naskirin û kar bikin yani em hatine sistemekî demokratiyekî wisa got rê ji bo te didin li gor zanîstiya xwe û hevkariya xwe tu xizmetê bikî bo dewleta xwe ji bo wilo jî yani çi di çapemeniye de di televizyonê de di sporê de siyasetê de neslên du emîn ye Kurda bi rastî jî bi zanîstiya got ji Kurdrê hatine û ew zehmetiya godê bavê me kijandine yani ew azadî tu bidî wî neslê henî wê ew neslê got îro heye wê ber xwe tije bike û encam jî wê hewayê bûye li Swêd û tişekî hêjayî û erenî ji bo me. Şükrî Demîr endamê Partiya Liberal lêre li Swîdê em gelekî spasiya te dikin. Gelek spas û kevxweşhal bûm spas.
چاوی واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. تەرمی سیاسەتمەداری کورد مەمەد زەکی چەلەبی کە لە هەفتەی مانگی 5 لە شاری سلێمانی کوژرا لە نێوان گەماڕۆی هێزە ئەمنیەکانی شاریوان بە خاک سپێردرا. پامنێرمان عارف ئەسڵان لەم بارەیەوە زانیاری زیاترمان دەداتێ. پرسا گوتودکی پرسێکی ینی چاوا بێژم یانیش بۆ هەر ئینسانێکی لەگۆر بیرۆ باورییا خۆ و ئیدۆلۆژیا خۆ مرۆجیا کۆ لە پارتیان جودا دەگرێت لەگۆر ئیدۆلۆژیا گۆکا ئەو پارتی چ رێڤەنگ رێبەرتی هیچ خۆ دەبینە ئەمژی وەک کورد وەک نەسلێ کورد. بەڵێ کاک ساڵحەوە لەواچێت دوو جارێ ماوەڵماندا و راپۆرتە بە بینەرانمان بگەێنین بەڵام لەواچێ کێشەیەکی تەکنیکی هەبێ دەرهێنەری بەرنامە ئاگادارمانی کردەوە کە کێشەی تەکنیکیانێ و هەوڵ دەدەن شتەکە چارەسەر بکەن. وا دیارە لە کۆنتترۆل دەبێ بۆمان ببێژن بێستا دوای ئەمە چییە؟ بەڵێ ساڵە هەر هەر لێرەشەوە بە دەرفەت ێزانم کە بینەران ئاگادار بکەینەوە کە هاوکارمان داخلی شەمۆل لە سویدا بۆ ڕووماڵکردنی ئەو کێشەی کە وەکو ئێستا دەزانی کە فینلەندا و سوید دەیانەوێ ببن بە ئەندام لە ناتۆ بەڵام لە لایەکی تریشەوە تورکیا کە دژایەتی ئەندامبوونی ئەم دوو وڵاتاگا لە نێو ناتۆدا هەوڵ دەدات لەوێ کۆمەڵێک بابەت ئامادە بکات. شخوا و مژارێکە بڕاستی گەرمەن ها وەختە گوت لە هەردوو جەم هەردوو وڵاتان بۆ ناتۆیە و هەروەها ژاریە ترکیە بەژی لە ناوە ترکیێکی هەنێکی ئۆپۆزیسیۆن بەحساوێت کێ دەسەڵات بەحساوێت کێ هەدەپە بەحساوێت دکێ ینی ئەم ببێژن کورد ئالیگەرین بەتایبەتی ئالیگەرین پەکێکی بەفرەهی بەحساوێ مژارەی دکەش بەرکو ئەگەر تشتێک هەبە باندورێک هەبە ڕەنگە بە نەینی بەر لەسەروان. باڵێ بێگومان. بەلێ بینەرن هێژا دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. فیلما ڕۆبن ئۆسلند یا رەخنەیی بە ناوێ سێگۆشەیە غەمگینیە ڕۆژە سێشەمێ هەفتێ و پێنجەمین فەستیڤاڵە فیلمان یا کانێدا خەڵاتە زێرین وەرگرت بۆ جارە دوویەمین ئۆسلاند یەکژێ خەڵاتین هەری بێلند یەن سینەمایێ وەردەگرە. فەستیڤالێ هەروەها ستێرکێ کۆریایی سۆنگ کانگهو خەڵات کرد ji بۆ ڕۆلا وی di فیلما برۆکر یا دەرهێنەرێ جاپۆنی هیرۆکازو کۆرێ ئیدا کۆ بەحسا ماڵباتێکە کۆریایی یا کو ji بۆ زارۆکێکی بێخودی لە مالێکێ دیگەرە دکە. خەڵاتە لیستگڤانە هەری باش ji بۆ زار ئەمیر ئیبراهیمی چوو ji بۆ ڕۆلا وەیە ڕۆژنامەڤانیە di فیلما عەلی عەباسی یا هۆلی سپایدەردا بە وەرگرتنا خەڵاتێ ئیبراهیمی گوت کۆ فیلم هەر تشتێک کۆ نەپێکانەیە لە ئێرانێ وەرە نیشاندان نیشان دەدە. فەستیڤاڵە ئیسال شەرێ لە دژی یوکراینایژی ژیبیر نەکرد کۆ بوو سەدەما پرۆتەستویەن خالیچەیە سۆر و دیالۆگەکێ لەسەر ئارمانجا سینەمایە دەما شەردە. ئەرشیفی دیجیتالی زانکۆ بە هەماهەنگی لەگەڵ مۆزەخانە و زانکۆکانی ئەرمینیا لە زانکۆی هەڵەبجە کرایەوە کا بڕیارە لە ڕێگەی توێژ و پارێزەر و دادوەران و خوێندکارانەوە کار لەسەر بە دۆکیومنتکردنی بەڵگەنامەکانی کیمیابارانی هەڵەبجە بکرێت. بە بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەرشیفی دیجیتاڵی جینۆسایدی هەڵەبجە وەک سەنتەرێکی تایبەتمان بۆ کۆکردنەوەی بەڵگەنامە و دۆکیومنتەکانی تایبەت بە کیمیابارانکردنی هەڵەبجە لە زانکۆی هەڵەبجە کرایەوە. لەو چوارچێوەیەشدا سەنتەرەکە لەگەڵ زانکۆکانی ئەرمینیا لێکتێگەیشتنی هەیە لەسەر چۆنیەتی کۆکردنەوە و پاراستنی بەڵگەنامەکان. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە 2015ەوە فەرمانی کردنەوەی سنتەری جینۆسایدی بە زانکۆی هەڵەبجە داوە، بەڵام لە ڕاستیە شاری هەڵەبجە و زانکۆی هەڵەبجە پێویستی بەوە هەیە کە ئەم سنتەرە زۆر داعم بکرێ بۆی بتوانێت سەرجەم ئەو بابەتانەی کە لەسەر کارەساتی کیمیابارانی هەڵەبجە و جێگەکانی کە هەیە
کۆی بکاتەوە و بتوانێت بە شێوەیەکی زانستی مامەڵیان لەگەڵا بکە. ئێمە لە زانکۆی هەڵەبجە ئەمانەوێت سەرجەم ئەوداتە ئەو بابەتانەی کە پەیوەستن بە هەڵەبجە لە ڤیدۆ لە ڕسم لە مقابلە شخصی و کەسانی کە قوربانی و بینەری حەقیقی ڕووداوەکانی شانزەی سێ بوون هەمووی کۆکەینەوە و لە وێبسایتێکی تایبەت بە زانکۆی هەڵەبجە هەمووی هەڵەگرین. دادوەرێکی کەیسی دادگاییکردنی سەدام حوسێن سەرۆکی پێشووتری عێراق دەڵێ ئەم سەنتەرانە گرنگە لە زانکۆکاندا بکرێنەوە بە ئاراستەی پاراستن و کۆکردنەوەی بەڵگەنامەکان و مێژووی تاوانەکان پشتیوانی خۆشی بۆ هاوکاریکردنیان دەخاتە ڕوو. زانکۆ وەکو ناوەندێکی زانستی پێویستە زۆر گرنگی بدا بۆ بەڵگانەی کە لە دادگاکانە پێشکەشکراوە یا ئەوانەیشی پێشکەش نەکراوە ئەمە پەیوەندی هەیە بە مێژووی میلەتێکەوە پەیوەندی هەیە بە مێژووی تاوانەوە بۆیە بەرز ڕاگرتن و بە زیندوو ڕاگرتن و خاوێن ڕاگرتن و هێڵانەوەی و هێشتنەوەی ئەو دیکۆمنتانە کە مامەستا بەکر ئەمڕۆ ئاماژەی پێدا لە پەناڵەکەی خۆیان و هەوڵی زۆری داوە کۆی بکاتەوە دەبێ زانکۆ هاوکاری بێت ناوەندی تریش دەبێ هاوکار بن ئەمە دووبارە دەڵێم گرنگە بۆ ناوەندە ئەکادیمیەکان بۆ ئەوانەی کە ڕیسیرچیان هەیە بۆ ئەو تەلەبانەی کە ئەخوێنن و بۆ دوا ڕۆژیش ئەم بابەتە ئەمێنێتەوە بۆی ئەو تاوانانەی کە کراوە دووبارە نەبێتەوە. پارێزەرێک کە لە ماوەی ڕابردوودا زۆرترین بەڵگە و دۆکومنتەکانی تایبەت بە هەڵەبجە و ئەنفالی کۆکردووەتەوە لە کەیسی بە دادگایی گەیاندنی سەرکردەکانی حیزبی بەعەس لە دادگادا پێشکەشی کردوون دەڵێت زانکۆ شوێنی سروشتی ئەم بەڵگەنامانەیە و پێویستە لێرە کۆ بکرێنەوە. یعنی من پێم وایە ئەم سەنتەرە شوێنی سروشتی هەڵگرتنیەوە شیفەیە شوێنی ڕێکخستنەوە و تەرتیبکردن و ڕیزبەندیکردن و کۆبەندکردنی ئەو ئەرشیفەیە لە ڕاستە پێچکو ئێستا ئەو بەڵگانی کە پێوەندی بە قەزی هەڵەبجە و بە قەزی ئەنفال و بە دۆسیەکانی کورد و کوردستانەوە هەیە پەش و بڵاون لە هەندێک دەستگایان لە ڕاستی شوێن تەبیعیەوان ئەو دەستگایان شوێن تەبیعی ێرێ زانکۆچکە خەڵکیی داریز خەڵکیی باحث خەڵکیی توێژەر یە لەسەر ئەم بەڵگانێکە لەبەرەوە سروشتێکە لێرە بێ بۆ من لە ڕاستی پشتیوانێکی گەورە ئەم بۆی ئەم بەڵگانە بێن لێرە کۆی بکەینەوە بوویکەوە هەر کاتێک کەسێک ئێوە دیراسەیەک لەسەر مۆزۆکی جێنۆسایدێکی بەشێک لە بەشەکانی ئازارەکانی کوردکە بێتە زانکۆ لە زانکۆ لە شوێنی تەبیعی خۆی ئەو دیراسانە بکەم بۆیە پشتیوانی لەوە دەکەم و هاوکارێکی زۆر باششم بوویکەوە سەرجەم هەموو بەڵگەکانی هەڵەبجە بەشایەتی بە بەڵگە نووسراوەکانی بە قورسە ڤیدیۆیەکانی بە هەموو شتەکانی لەناو ئەرشیفای لێرە هەڵبژێرێ و ئینشاڵڵا سەرکەوتوو مۆفقیشەون هاوکارێکی باشتر بێت. لە ماوەی ڕابردوودا و لەسەر بنەمای بەڵگە و دۆکومنتەکان زیاتر لە 20 کۆمپانیا و کەسایەتی لەسەر ئاستی جیهان ئێستا لەلایەن گروپی دادوەرانی کوردستان و ژمارەیەک پارێزەری ئەمریکیەوە دراونەتە دادگا و چەندین دانیشتنی تایبەتیش لەو ڕۆوە لەسەر کەیسەکانیان بەڕێوە چووە. ئێستاش هەوڵەکان بەردەوامن باڕاستی ئەوەی هەموو ئەو بەڵگانەی کە ماون و تا ئێستا کۆ نەکراونەتەوە لە چوارچێوەی سەنتەرەکەدا کۆ بکرێنەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. جێدەما کۆشەرێ ئەتیۆپیایê bi serhilderên Tigrayî re di mijdara 2020 de derket destdirêjî ji hêla her du aliyan ve jî wekû çekekê tê bikaranîn dengê Amerîka bi 14 jinan re li herêma Bakurê Amhara hevpeyvîn kirin ku dibêjin ew ji aliyê çekdarên Tigrayî ve rastî destdirêjiyên seksiyên hovane hatine û di encamê de ji aliyê civakên xwe ve hatine dûrxistin. بەرزاییەکانی ئێسیوپیا لە وەتای کۆتایی هاتنی شەڕی نێوخۆیی لەو ناوچەیەدا تا ڕادێکی زۆر ئارام دەنوێنن بەڵام لە پشت ئەم ئارامی ڕووکەشەدا ئازار و ڕەنجێکی قوڵ هەیە و ژنانی ئەو وڵاتە چیرۆکی دەستدرێژیکردنە سەریان لەلایەن هێزە داگیرکەرەکانەوە لەگەڵ بەرەی ڕزگاری خوازی گەلی تیگرای لە نێوان مانگی 8ەوە تا مانگی 11 ساڵی ڕابردوو دەگەڕنەوە. دەنگی ئەمریکا لەگەڵ 14 ژن لە شارۆچکەکانی مێرسا و وێڵیدیا و گەشینا و گوندەکانی نزیک لە شارۆچکەی لاڵی بیڵا قسەی کردووە و ئەوان داوایان لە دەنگی ئەمریکا کردووە بەهۆی نیگەرانی ئەمنیەوە شوناسیان ئاشکرا نەبێت. یەکێک لە ڕزگاربووەکانی ئەو دەستدرێژیە تەمەنی 70 ساڵە. داوای لێکردم بچم لەگەڵی بخەوم منیش لێی پاڕامەوە ئەوە نەکات ئاخر بۆچی دەتەوێت وا بکەی پێم گوت تۆ گەنجیت من تەمەنم بە ئەندازەی دایکتا. دایکی 6 منداڵ دەڵێ چەکدارەکان چەند ڕۆژ ئەویان لای خۆیان هێشتوتەوە
یەکێک لەو نۆزدە سەربازەی دەستدرێژی سێکسیان کردە سرم هاتە ماڵەکەم کێشای بە کەمەرماوە دەستەکانمی لە پشتەوە بەستەوە یەکێکیان لەوێ لە ماڵەکەی خۆمدا دەستدرێژی کردە سرم پاشان منیان بر لەگەڵ خۆیاندا بۆ ماوەی هەفتەیەک بەبێ خۆراک منیان هێشتەوە و ڕۆژانەش دەستدرێژیان دەکردە. پەرستارێکی نەخۆشخانەی شاری وڵدیا دەڵێ چارەسەری دەیانژنی کردووە کە گوایە لە ماوەی داگیرکاریەکەدا لەلایەن هێزەکانی تیگرەیەوە دەستدرێژیان کراوەتە سەر. راپۆرتێکی ئەم ساڵ لەلایەن ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتیەوە دەڵێ بەڵگەیان دەستکەوتووە لە دەستدرێژیکردن لە ناوچەکانی دیکەی ئەمهارا و پێدەچێت بەشێک لە دەستدرێژیەکانیش تۆڵەی ئەو دەستدرێژیە بە کۆمەڵانە بێ کە لەلایەن هێزەکانی ئەمهارا لە تێگرای ئەنجامدراون کە لەلایەن گروپەکانی داکۆکیکار لە مافی مرۆڤ بە شێوەیەکی بەرفراوان راپۆرتیان لەسەر کراوە. ئێمە ئەمە دەکەین چونکە هێزەکانی ئێوە لە ئەمهارا یان هێزی بەرگری نیشتمانی ئەتیۆپیا ئەمەیان لەگەڵ ژن و دایک و خوشکمان کردووە ئەوە پاساو نییە بۆ ئەو کارە. نوێنەرێکی حکوومەتی تیگرای سەبارەت بە راپۆرتەکانی دەستدرێژیکردن لەلایەن هێزەکانی تیگرای بۆ دەنگی ئەمریکا دەدوێت. لە ڕاستیدا یەک لە سیفەتە ناوازەکانی سوپای تیگرەی پاراستنی خەڵکی مەدەنیە بەڵام لەگەڵەوەشدا حکوومەتی تیگرەی پێشنیاری لێکۆڵینەوەیکی سربەخۆی کردووە بۆ هەموو ئەو درڕندەکاریانەی کە ئەنجام دراون. گروپەکانی مافی مرۆڤ لەوانەش ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی و ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ ڕایانگەیاندووە کە لە هەردوو ناوچەی ئەمهارا و تێگرای تاوانەکانی دەستدرێژیان ئاشکرا کردووە کە هەردوو لا ئەنجامیان داوە. ئەم کچە تەمەن 21 ساڵە دەڵێ دەستگیرانەکەی دوای ئەوەی دەستدرێژی کراوەتە سەر دەستگیرانداریەتەکەی هەڵوەشاندوێتەوە. ئەوان لە پێش و پاشەوە بە کۆمەڵ دەستدرێژیان کردە سرم بە شێوەیە کە لە تاو ئازاردانم دەتوانێت لەسەر توالێتدا بنیشم. ئەم کچە جیا لە ئازاری دەستدرێژی ڕوبەڕووی ئازاری کۆمەڵگەشە و لە ئیستادا لەلایەن کۆمەڵگەکەیەوە دوور خراوەتەوە و لەگەڵ مامۆستای پێشوی قوتابخانەکەی دەژیت. ڕۆشتووە. بەڵێ هیرۆ ئەمێن ها بچن جەم ئەس بێژم باوەڕ دکم هەفکاری هاوکارمان دەخیل وەکو بەرنامەکە ئاماژەمان پێکرد کە ئێستا لە سویدا دەبێژم ژی ئەمێ دوێ دەربارەی دەژی بەحسا مژارە تەڤلیبوونا ناتۆ ئەوەیە تەڤلیبوونا ناتێژ ئاری فنلەندا و سوێدەدا بکەن کۆ براسیژی بووە مژارەکە گەرم ینی مژارە تەڤلیبوونا سوێد و فنلەندایە بۆ ناتۆ هێنجی دێڕۆژە vێدایە و گفتوگوێن وان هەردوو وڵاتان بەردەوامن بە ترکیێرا و هین ئەندامتیە وان نەپەژراندنیە بە بەهانەیە و ئەو پشتگیریە تەرۆرێ دیکن. vêkêjî bêgumanî gelek reaksiyon bi xwe ve girtine çi ji aliyê welatên NATOyê û çi jî aliyê xelkê Swîd û Finlandayê ve. Ji bo ronîkirina şîrovekirina vê mijarên ha hevkarê me dexîlê şemo ji Stockholmê bi me re ye. Dem baş dexîl hesab neket tu ji li Swêdê çûna Swêdê tê xwe ji me rizgar bikî em her li dû tene. نەوەهەیە هیرۆ بەڵێ خۆشحاڵم دەخیل لای منیشەوە سڵاوت لێ بێت دەخیل دەمەوێت بەم پرسیارە دەست پێ بکەم دەزانم خۆپشاندانێک بەڕێوە چوو بوو لە دوێنێ دەکرێت پێمان بڵێ ئەو خۆپشاندانە چۆن بوو دەخیل بەداخەوە گوێمان لە دەنگی تۆ نییە دیارە پرسیارێکێکە دەنگ هەیە بەڵێ لەوە چێ کێشەیەکی دەنگ هەبێ گوێمان لە دەنگی هاوکارمان دەخیل نییە هیوادارم بتوانن ئەو کێشەیە چارەسەر بکرێت مە هەوڵدا کو ئەم گەلێک جاران پەیوەندی پێرە بکەن نزان پرسکرێکێک ئەڤڕۆ بە دەخیل ڕهەیە ڕاستیژی مژارشی گرینگەش بەروێژی ئەم بەڕاستیژی مەتخۆست گەل نابێژ بەرمژارێکە گەلێکی گرینگە یا ڕۆژەوەیە و خەڵک لە گەلک جیهان بەحسەوەیەکێ دەکەن ئایەوەی سبەرۆجا پەیوەندیان ترکی و وڵاتان بەڵێ هەروەکو پێشتر کە لەگەڵ دەخیلە قسەمان کرد ساڵح یعنی ئاماژەی بۆ کرد کە هەوڵ دەدات لەگەڵ ئەندامانی پەرلەمان لەگەڵ کۆمەڵگەی کوردی لەوێ ڕاوبۆچوونی سویدەکان و کوردەکان لەم بارەیەوە وەربگرێت بەێ ڕاستە و ینی گەلک بەحسەوەیەکێ دەکەن ئەگەر ترکیە وان ئەم ببێژن داخوازین تەبلیبوونا ناتۆیژ ئالیە وان هەردوو وڵاتان و نەپەژرینە وی ئەندامین دنێ ناتۆی چ ببێژن ینی ئەمریکایە وڵاتین دنن یانیزانی ئەو ئەندامین دن وی بەرسەواوان چ بە ژبەر بەڵام هەتا ئێستا ینی تەنها ئەم با بڵین ئەم ئەمریکا
وتراوە کە پشتگیری ناکات تەنها تورکیا بووە کە پشتگیری ئەم دوو وڵاتە نەکا بچنە ناو هاوپەیمانێتی ناتۆ کە هەردوو ئەو دوو وڵاتە ینی بۆ ماوەیەکی زۆرە خۆیان پاراستووە کە ببن بە هیچ ئەندامێک لە هاوپەیمانێتیکی چەکداریدا. ترکیەژیش بلی مەسەلا کۆ ینی ئەم دەبێژن ئەف هەردوو وڵات پشتگیریە تەرۆرێ دکن و ئالیگەرێن گولان و ئالیگەرێن پارتی کارکەرین کوردستان ڤەدحەوینن ئەو سویدە 2019دا هەنێک جەزایên ئابووری لە دژی ترکیە سەپان دەبوون دەربارەی دەرباسبوونە ترکیە بۆ سوورێدا ئەو ژی مژارێکە کونها ترکیت خوازە وا جەزان ژیراکە ینی وەکو دەبێژێت لە ترکیرە بال بێ دەرێ هاتیێت خوازێ هەموو پرسکرێکی لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر و هیوای کاتێکی خۆشتان بۆ خوازین لەگەڵماندا بن هەر شاد و بەختەوەربن کاتێکی خۆش.